تڕەمپ ئیڤانکای کچی و میلانیای هاوسەری لە کامێراکان دوورخستۆتەوە. ئیڤانکا تڕەمپ دەیەوێت دوور لە میدیاکان ژیانی خۆی بەسەر ببات. هەمومان دەزانین لە خولی یەکەمی سەرۆکایەتی دۆناڵد تڕەمپدا میلانیای هاوسەری و ئیڤانکای کچی تڕەمپ بووبوونە جێگای باس و مشتومڕی زۆری میدیاکان. بەجۆرێک زۆرترین باس و خواسە میدیایەکانی 4 ساڵی یەکەمی سەرۆکایەتی تڕەمپ لە دەوری کچەکەی و هاوسەرەکەی دەسوڕانەوە. بەڵام پێچەوانی خولی یەکەم لەو کاتەی دۆناڵد تڕەمپ لە 20 مانگی یەکی ئەم ساڵەوە کە نزیکەی 2 مانگە وەک سەرۆک چۆتە کۆشکی سپی هاوسەرەکەی و کچەکەی تڕەمپ کەمترین دەرکەوتنیان هەیە لە میدیاکاندا. میلانیا تڕەمپی هاوسەری تەنها لە مەراسمی دەست بەکاربوونی هاوسەرەکەی جارێکی تر سەرنجی میدیاکانی بۆ خۆی ڕاکێشایەوە. لە ماوەی 2 مانگی سەرۆکایەتیە نوێیەکەی تڕەمپیشدا کەمترین دەرکەوتنی هەیە لە شوێنە فەرمیەکان لەگەڵ هاوسەرەکەیدا. هاوکات ئیڤانکا تڕەمپی کچە شۆخەکەی سەرۆکی ئەمریکاش بە هەمان شێوە. لە ماوەی ئەم خولەی سەرۆکایەتی باوکیدا خۆی لە چاوی میدیا و کامێراکان بە دوورگرتووە و نایەوێت دەربکەوێت. ئیڤانکا تڕەمپ لە خولی یەکەمی سەرۆکایەتی باوکیدا هێندە دەرکەوتنی هەبوو خەریک بوو هاوسەرەکەی تڕەمپ کە دایکی دووەمیەتی و خانمی یەکەمی ئەمریکا بوو بشارێتەوە. هەندێکیش پێیان وابوو کە ناکۆکی و ڕکابەری لە نێوان میلانیای هاوسەری تڕەمپ و ئیڤانکای کچی بە جۆرێک بووە کە تڕەمپی هاوسەر و باوکیش بە ڕکابەریەی نێوان کچ و هاوسەرەکەی زانیوە. بەشێکی ئاژانسەکانی ئەمریکا دەڵێن پێدەچێت لەسەر پێشنیازی تڕەمپ میلانیا و ئیڤانکا لە چاوی کامێراکان دوورخرابنەوە. ئیڤانکا کە زۆرترین مشتومڕی میدیایی و هەڵای دەنایەوە ئێستا لەگەڵ کۆشنەری هاوسەری ژیان بەسەر دەبات و نایەوێت هاوشێوەی پێشوو زۆر لە کامێراکان دەربکەوێت. بەشێکی میدیاکانی ئەمریکا کە پێشتر پێشبینیان دەکرد ئیڤانکا بچێتە ناو دنیای سیاسەت ئێستا دەرنەکەوتنی جۆرێکە لە پاشگەزبوونەوەیان پێدەچێت لەژێر فشاری تڕەمپی باوکیدا ئەو بڕیارەی دابێت. ئیڤانکا تڕەمپ تەمەنی 43 ساڵە، دەرچووی کۆلێژی ئابووریە ئەو لە ساڵی 2007ەوە وەکو کچە نمایشکاری جلوبەرگ ناوبانگی دەرکرد. سەردەمێک کە باوکیشی بۆ یەکەم جار بووە سەرۆکی ئەمریکا، جوانی و شۆخ و شەنگەکەی دەنگیدایەوە و ناوەکەی جیهانی تەنی زۆر کەس دەیانوت لە باوکی بەناوبانگترە. ئیڤانکا کە وەک ژنێکی خاوەنکار لە بواری جوانکاری و بازرگانی و دیزاین خاوەنکاری خۆیەتی لەگەڵ هاوسەر و منداڵەکانی ژیان بەسەر دەبات. دوایین دەرکەوتنی ئەم ماوەیە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بوو بەهۆی دووگیانبوونی خوشکەکەیەوە، بەڵام هەرگیز نایەوێت وەک جاران دەربکەوێتەوە. ئەمەش بووە مای سەرنجی ئەم ماوەی میدیا و ئاژانسەکانی ئەمریکا. بە هەمان شێوەش میلانیا تڕەمپی خانمی یەکەمی ئەمریکا هاوشێوەی پێشتر و خولی یەکەمی سەرۆکایەتی هاوسەرەکەی دەرناکەوێت.